تاکو ئێستا بنکەی وەرگرتنی گەنم لە کەلار بەڕووی جوتیاراندا نەکراوەتەوە. ئەمەش بووەتە گلەیی بەشێک لە جوتیارانی سنووری دارەی گەرمیان. ڕاگەنەکانمان ئەلێرادامان ناو گەرکمان لە تەسلیمی سایلوێکین سایلوێ نییە داواکاری لە حکومەت بچە سایلۆ بکاتۆ لێرە. لە گەرمیاندا یەک گۆڕەپانی وەرگرتنی گەنم هەیە، هێشتا ئامادە نەکراوە بۆ ئەوەی گەنم لە جوتیارەکان وەربگرێت. ئەگەرچی لە مانگی سەی ئەم ساڵدا بەڕێوەبەری چاودێری بازرگانی گەرمیان ئیدارەی گەرمیانی لەوە ئاگادار کردووەتەوە کە پێویستیان بە بودجەیە بۆ نۆژەنکردنەوەی ئەو گۆڕەپانە، بەڵام دوای 2 مانگ وەڵامی دراوەتەوە و تەنها 5 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی نۆژەن بکرێتەوە. ساڵی ڕابردوو قەیرانێکی تاڵمان هەبوو لەگەڵ پرۆسەکە چونکە ئەو شوێنێکەوە گەنمی لێ وەرگیرە بە گوێرەی حەجمی گەنمی هاتن نەبووە، دەبێت گۆڕەپانێکی تر لە تەنیشتی یان لە شوێنێکی تر ئامادە بکرێ یان ئەو گەنمێکەوە وەردەگیرە ڕۆژانە بگوێزرێتەوە بۆ سایلۆ سلێمانی یان سایلۆگانی تری هەرێمی کوردستان. ساڵی پار 1091 جوتیار لە ڕێگەی سایلۆی سلێمانیەوە گەنمەکانیان فرۆشتووەتە وەزارەتی بازرگانی عێراق. هێشتا 350 جوتیار ماون پارەی گەنمەکانی پار ساڵ وەربگرن. وڵی ناچارە بە نرخی گەرزان بیفرۆشین بدەن بە بازرگانەکان، بازرگانەکانیش دەدەن بە ئەیفرۆشن بە سایلۆش لە حکوومەتی ناوەندی وەرەگرێ بەغداد، دوای بە کەیفی خۆی پارانێرێت. بۆ ئەم ساڵ 400,000 دۆنم زەوی دەیم و ئاوی کراوە بە گەنم. بەرهەمی گەنمی ئەم ساڵ بە 70,000 تۆن گەنم مەزەندە دەکرێت. ساڵی پار 32,000 تۆن گەنم لە جوتیاران وەرگیراون، 10,000 تۆن گەنم لە 400 جوتیار وەرنەگیراوە بەهۆی پڕبوونی گۆڕەپانی بنکەی وەرگرتنی گەنمی ساڵح ئاغا. ئەم گۆڕەپانە تەنها توانای وەرگرتنی 15,000 تۆن گەنمی هەیە. وا پێشبینیش دەکرێت بۆ ئەم ساڵ زیاتر لە 30,000 تۆن گەنم لە جوتیاران وەربگیرێت. بۆیە بەڕێوەبەری چاودێری بازرگانی لە گەرمیان دەڵێت پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە چەند گۆڕەپانێکی دیکەی هاوشەوەی ئەم گۆڕەپانە لە گەرمیاندا دروست بکات بۆ ئەوەی جوتیاران تووشی گرفتەکەی ساڵی پار نەبنەوە. هەڵۆ محەممەد ڕووداو، گەرمیان.